یەکەم جارە بێ خۆمان ناخی خۆمان پڕ لە جوانیکەین ناشرینەکانی تیا وەدەر بنین پاشان بە دوای ناخجوانێکا بکەڕین نەک خۆمان ناخمان ناشرین بێ بە دوای ناخجوانێکا بکەڕین پرسیارەکەم نیش ئەوە بوو چۆن بتوانین ناخ جوانێک بدۆزینەوە چۆن دوای ناخجوانێک بدۆزینەوە ئەوەیە هەسکۆتی لەگەڵا بکەین هەسکۆتی لەگەڵا بکەین هەسکۆتی لەگەڵا بکەین گفتگوی لەگەڵا بکەین دیالۆگی لەگەڵا بکەین بە دیالۆگ یەکترە ناسین بە دیالۆگ بیرکردنەوەی یەکترە ناسین باشە بەڕای مامۆسا ئاکۆ ناخ شەرتە یاخود جوانی جوانی ڕووکەشیش هەستێکی جوانەدا بە بەرامبەر لە ڕێبینینەوە لە ڕێ هەسی بینینەوە بەڵام تەنها جوانی ڕووکەش کیفاەت نییە جوانیە بنەڕەتیەکە جوانیە گەورەکە کە زۆترین چێژیتیایە زۆترین ئارامیتیە جوانی دەروونە دەرونی خۆمانها زەبتی نەفسکەین زەبتی نفسی خۆمە پاکەینەوە کاکە من ئەمڕۆ بەس بە زەبتی نەفسەوە گرتومە مامۆسا ئەگەر ناخیشی جوان بوو ڕووکەشیشی جوان بوو ئەو کاتە تۆڵیشی ئەو کاتە بە متمانەی پێ بکە متمانەی پێ بکە هەتا ئەو شوێنەی هەتا ئەو ئاستەی کە شایەنی متمانەیە ئەی ئەگەر لاسی متمانەیان نەما لاسی متمانەیە یەک ستۆپی پێ بکە بڵێ ستاپ تۆ تا ئێرە شایەنە لەوە زیاتر شایەن نییە جا مامۆستا شتیوا چۆن دەوێت من ئەگەر بچمە داوای ئافرەتێک گەنجێک بچێتە داوای ئافرەتێک متمانی پێ بکات لە سەرەتا و دوای کاشایانی متمانە نەبێ ئەم کاتە تۆڵێکی ینی تەلاقی بات جا ئافرەتی متمانەی بە تۆ نەبێ هەر پەلە بکە هەر تۆ بڵێ چۆنی ئەویش بڵێ وەرە بەداوم نابێت کەکە پەلە مەکە یەم بۆ داوت بەجارێ با دیالۆگکەین بە یەکتر بناسینە کامێرەمان بەخوا پێی خۆشە بەدڵێتی قسەکانی من